لا نامەکەی ڕێکی ستلیرسنەوە بۆ نامەکەی مەسرور بارزانی. 6 ساڵ لەمەوبەر لە مانگی ئەیلولی ساڵی 2017 ڕێکی ستلیرسن وەزیری دەرەوەی ئەمریکا لە ئیدارەی ترامپ نامەیەکی بەناوی ئەمریکاوە ئاڕاستەی مەسعود بارزانی کردو تێیدا داوای کرد ڕیفراندۆم ئەنجام نەدەن لە بەرامبەردا لە 1 ساڵدا پشتیوانی هەرێمی کوردستانن بۆ چارەسەرکردنی کێشەکانی لەگەڵ بەغدا. لە نامەکەی ئەمریکادا ئەوەش هاتبوو لە کاتی شکستی گفتوگۆکان دان بە پێویستی ڕیفراندۆمدا دەنێن. نامەکەی ئەمریکا لەلایەن مەسعود بارزانی ڕەت کرایەوە و ڕایگەیاند حساب بۆ ڕای یەک کەس ناکات. ئێستاش لە سەروبەندی نزیکبوونەوەی ساڵیادی ڕیفراندۆم مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم نامەیەک ئاڕاستەی کۆشکی سپی دەکات و ئۆژداری لە داڕمانی هەرێم دەدات و داوای نێوەندگیری دەکات، بەڵام وەڵام نادرێتەوە. تا پێش ساڵی 2017 هەرێمی کوردستان لە ئاستی عێراق و ناوچەکە و جیهان دەوڵەتێکی ڕانەگەێنراو بوو لە ناو عێراق، بەڵام غروری سیاسی و نەخوێندنەوەی سیاسەتی نێودەوڵەتی هەرێمی کوردستانی لە لێواری ڕووخان نزیک کردوتەوە. نامەکەی مەسرور بارزانی بۆ بایدن. نامەکەی مەسرور بارزانی کە لە 3 ئەیلول ئاڕاستەی جۆ بایدن کراوە ئۆژداری لە داڕوخانی قەوارەی هەرێم دەدات و بەشێکیش لە ناوەڕۆکەکەی لەلایەن ماڵپەڕی ئەلمۆنیتەری ئەمریکی بڵاو کراوەتەوە. مەسرور بارزانی بۆ بایدن دەنووسێت لە ڕووی ئابووریەوە خوێنمان لێ دەتکێت، لە ڕووی سیاسیشەوە خوێن لە جەستەماندا وە کۆتایی دێت. بۆ یەکەم جار لەوەتەی سەرۆک وەزیرانم نیگەرانیەکی قوڵ دایگرتووم کە ئەو هەڵمەتە ناشەرەفمەندانەی لە دژمان بەڕێوە دەچێت لەوانەیە ببێتە هۆکاری داڕوخانی ئەو مۆدێلە فیدراڵی عێراق کە ئەمریکا لە ساڵی 2003 پشتیوانی کردووە. نامەکەی مەسرور بارزانی بۆ کۆشکی سپی نیگەرانی زۆری لێ دەخوێنرێتەوە و شکستی کابینە سێقۆڵیەکە نیشان دەدات، بەڵام ئامادەنین کابینەکە هەڵبۆشێننەوە و حکوومەتێکی کاتی تا هەڵبژاردن پێک بهێنرێت. نامە غەمگینەکەی مەسرور بارزانی بۆ کۆشکی سپی لە کاتێکدایە بەرپرسانی ئیدارەی بایدن لە کارەکانی کابینەی نۆیەم دەربارەی سزادراوانی بادینان و یەکنەخستنەوەی هێزی پێشمەرگە نیگەران و تووڕەن. لە دەستدانی هەلە زێڕینەکە و فەرامۆشکردنی نامەکەی تیلرسن. نامەکەی مەسرور بارزانی بۆ کۆشکی سپی لە کاتێکدایە 6 ساڵ لەمەوبەر وەزیری دەرەوەی ئەمریکا چەند ڕۆژێک پێش ڕیفراندۆم لە نامەیەکدا داوای لە مەسعود بارزانی کرد ڕیفراندۆم ئەنجام نەدات، لە بەرامبەردا گەرەنتی چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ عێراق دەکەن. لە نامەکەی ڕێکێستلیرسن داهاتبوو بە نوێنەرایەتی ئەمریکا داوای قوبوڵکردنی بەدیلێک دەکەن کە چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ عێراق لە ماوەی 1 ساڵدا لەخۆ دەگرێت، لەوانە ڕێککەوتنی مانادار لەسەر دابەشکردنی دەسەڵات و داهات، جێبەجێکردنی مادەی 140، چارەسەرکردنی کێشەکانی دیکەی وەک پێشمەرگە، فڕۆکەوانی مەدەنی، نوێنەرایەتی دیبلۆماسی. لە نامەکەی ئەمریکا بۆ مەسعود بارزانی ئاماژە بەوەشدرا بوو لە حاڵەتێکدا ئەگەر گفتوگۆکان نەگەیشتنە ئەنجامێکی قوبوڵکراو یان بەهۆی کەمی متمانی بەغداوە شکستیان هێنا دان بە پێویستی ڕیفراندۆم دادەنین. دوای 6 ساڵ لە نامەکەی تیلرسن بەهۆی سیاسەتی سەقەتی دەسەڵاتدارانی هەرێم و ئەنجامدانی ڕیفراندۆم لە 150 خاکی باشووری کوردستان ڕادستی عێراق کراوەتەوە و ئابووری سربەخۆ شکستی هێنا. ئێستاش دەسەڵاتداران چاویان لەوەیە بەغدا بە قەرز موچەی موچەخۆران بنێرێت.